ماوەی 12 ساڵە خاون پێداویستە تایبەتەکان چاوەڕوانی تۆمارکردنی ناوی نوێن و حکومەت بە پاساوی قەیرانی دارایی لە چاوەڕوانیدا هێشونێتەوە. ڕێکخراوە خاون پێداویستە تایبەتەکان نیگەرانن لەم کەم تەرخەمەی حکومەتی ماوە سەرچووی هەرێم و هۆشداری دەدەن لە خراپی دۆخی ژیانیان. هەموو خاوەن پێداویستیەکان سوودمەند بن لە وەرگرتنی زەوی. دووەم، نابینایان و نابیستانیش لیژنەی پزیشکیان بۆ ساز بکرێت بۆ بڕینەوەی هاوکاری ماگانە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی. سێەم، ڕێخستنی هەلی کار بۆ نابینایان و نابیستان کە زۆرینەیان کرێنشین و بێکارن، بە تایبەتی ئەو ئەندامانەی سەر بە ڕێکخراوەکەمانن. چوارەم، کارپێکردنی ئەو پرۆژە یاسایانەی کە پەیوەندی بە هەلی کارەوە هەیە لە کەرتی گشتی و بە تایبەت بە ڕێژەی لە سا 5. هاوتاکردنی هاوکاری ماگانەی خاوەن پێداویستیەکان لەگەڵ عێراق ڕێک بخرێتەوە. شەشەم، دانانی بەخێوکەر بۆ خاوەن پێداویستیانەی کە ڕێژەیان لە سا 3 موچەیەکی شایستەیان بۆ بکرێت، وەک ئەو شێوەیە کە لە حکومەتی عێراقی کاری پێدەکرێت. نابینان دەڵێن زۆربیان بە هاوکاری خێرخوازان ژیانیان بەڕێوە دەچێت. ئەوانەشی 150,000 ماگانیان هەیە وەکو موچە بەشی 5 ڕۆژی ژیانیان ناکات. بەڵام دەڵێن بەرپرسان لە خۆشی خۆیاندا دەژین و هەژارانیان فەرامۆش کردووە. بۆ خەڵکێک هەیە کە لە ئەوروپا دانیشتووە موچەی بۆ بڕاوەتەوە قاچی خسۆتە سەر قاز بە ئارەزوو قاوە خواتەوە لە وڵاتان. ئێمەی نابینا و خاوەن پێداویستی تایبەتی ئەم وڵاتەش لە ماڵەکانی خۆمانە بڕوانامەکانمان حەز ناکەن ببینین. دەیان کەس هەیە کە لەو ئەوروپایە پلەی خانەنشینی گەورە گەورەی بۆ بەسراوە، بەڵام ئێمە 150,000مان بۆ ناکەن بە 300,000. کاروباری کۆمەڵایەتی وەفدێکی دەرەکیەت زۆر بەداخەوە خۆیان لەگەڵ یادانیشن. ئامادەنین ئێمە خاوەن پێداویستی تایبەت بەرن 5 دقیقە لەگەڵ دابنیشین بزانین توانە و داواکانی ئێمە چییە. داوای کۆمەڵشتی کۆن داواکرد کە لە ساڵی 60ەکانە کراوە، 70ەکانە کراوە. ئێمە پێویستمان بەوانە نییە. ئێمە پێویستمان بە وەسایلە پێشکەوتوانە هەیە کە لە ئێستا لە ئەوروپا هەیە و بۆ خەڵکی وێ فراهم کرا، بەڵام لای ئێمە بەڕاستی ئەهدافیان نییە بیکەن. ئامادە نین لە ڕۆژی خاوەن پێداویستی تایبەتە، لە ڕۆژی گۆچانی سپیە کە تایبەتە بە نابینا، لەو ڕۆژانەی کە تایبەتە بە خاوەن پێداویستی تایبەت تەنها 5 دقیقە کاتەکانی خۆیان تەرخان کەن. خاوەن پێداویستی تایبەت ئێمە هێستا لەم هۆڵایە 5,000 دینار لە گیفانیان نییە. 5,000 دینار. ئەی حکومەت تۆ لەکوێیت؟ ئەی چ باوکێکیت؟ وەڵام ئێمە باوکیوەمان ناوێ. لە سای حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم و کابینە یەک لە دوای یەکەکان دۆخی هاوڵاتیان و موچەخۆران ساڵ لە دوای ساڵ خراپتر بووە. بێئومێدبوونێک باڵی بەسەر هاوڵاتیاندا کێشاوە کە هیچ ئاسۆیەک نابینن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان لەلایەن دوو حیزبی دەسەڵاتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.